دەبی ئاوا ڕابژێرێت ئافرەت هەموو شتێکە ئافرەت نەبێتن ئێمەشنی هیچ کەسێک نییە پیاو ئەگەر ڕێزی ئافرەت بگرێتن ئافرەتش ڕێزی ئەو دەگرێتن لە کۆمەلگایەکە ژین هەمووی بۆ جنێنیان و تعلیق ڕێزگرتن کەم بۆ تۆ متمانە بوون سیقا بۆن منە هەتا ماڵەوە خێزانەکانیش پشتگیری ئافرەت ناکەن وەکو ئەی بینم کە ئافرەت لای خێزان بۆ کچێک ئەڵێ باوکەکە من ئەومە دەرەوانێ یعنی باوکەکە ڕێگەی نایات بەڕاستی لە کوردستان تا ئێستا تا حەدێک مافی ئافرەت پارێزراو نییە ئافرەت هەموو شتێکی بۆ دابین نەکرەوە داوا لە حکومەت دەکەین هەموو مافەکانی بۆ جێبەجێ بکرێت و هەروەها مافەکانی ئافرەت زۆرە ئەمەش هەموو ئافرەت لای ئێمە ڕێزێکی تایبەتی هەیە و هەمومان دەبێت ڕێز لە مافی ئافرەت بگرێت